سڵاوتە لەبێت ئازان و خۆشەویستان بەخێربێن بۆ وانەیەکی نوێ لە بەشی سێمی کۆرسی نێتوەرک پلس. لە تەواوکەری وانەکانمان سەبارەت بە کێبڵی فایبەر ئۆپتیک ئیمڕۆ باسی گرنگترین ئەو کۆنێکتەرانە دەکەین کە دەبێت تۆ ئاگاداریان. هەرچۆن کێبڵی تویست پێر کۆنێکتەری تایبەتی خۆی هەیە وەکو ئارجە45 کێبڵی فایبەر ئۆپتیکیش چەندین کۆنێکتەری هەیە کە بۆ ئەو کێبڵە بەکاردێت. با پێکەوە سەرەتا بە یەکەم کۆنێکتەرەوە دەست پێ بکەین کە پێی دەڵێن ST لە ستریت تیپ هاتووە. پەیوەستکەری ST جۆرێکە لە پەیوەستکەری فایبەر ئۆپتیک کۆنێکتەرەکە کە بەکاردێ بۆ بەستینەوەی کێبڵەکانی فایبەر ئۆپتیک بە ئامێرەکانەوە یان لە نێوان خودی کێبڵەکان. ئەم جۆرە کۆنێکتەرە بەکاردێ بۆ بەستینی کێبڵەکەی فایبەر ئۆپتیک شێوازەکەی زۆر بە BNC دەچێت ئەوانەی کاوانەکانی ڕابردویان بینیوە کاتێک باسی کۆنێکتەرەکانی کوێکسڵ دەکەین کۆنێکتەرەکمان هەبوو کە پێمان دەوت BNC. ئەو کۆنێکتەرەش کە پێی دەڵێن ST شێوازەکەی وەکو BNC واتە تۆپاڵی دەدەی پاشان دەیسوڕێنیەوە. ئەو خاڵە گرنگانەی کە دەبێت بیزانی سەبارەت بەو کۆنێکتەرە دوو خاڵە کە یەکەمیان بۆ شوێنی بچوو گونجاو نییە چونکە پێویستی بە شوێنی ڕۆڵکردنە، دووەم بەسەر چووە ئەمەش زۆر جار بە SC یاخود بە LC جێگەی دەگرێتەوە چونکە هەرزانترن، باشترن و ئاسانترن. بەڵکو ئێستا لە زۆربەی شوێنەکان زۆربەی کۆمپانیاکان داتە سنتەرەکان کۆنێکتەری LC یان SC بەکاردێک کە کەمێکی دیکە دەزانی ئەو کۆنێکتەرانە بۆ باشن و بۆ زۆرترین بەکارهێنانیان هەیە. بابینە سەر کۆنێکتەرەکەی دیکە کە پێی دەڵێن FC کۆنێکتەر Fەکە لە فێربڵ هاتووە، سیەکەش لە کۆنێکتەر هاتووە. FC کۆنێکتەر جۆرێکە لە پەیوەستکەری فایبەر ئۆپتیک کانزایی بازنەریە کە تیرەکەی 2.5 ملم دەبێت و کۆتایی ڕیشاڵەکە بە وردی تێیدا بەستایتەوە. شێوازی بەستینی ئەو کۆنێکتەرە ئەوەیە کە تۆ دەبێت بیسوڕێنیەوە. سەقامگیریەکی بەرز و بەرگری لەرزیندابین دەکات. ئەو خاڵە گرنگانەی کە دەبێت ئاگاداریان بی سەبارەت بە FC کۆنێکتەر کە پێویستی بە ڕێخستنی زۆر ورد هەیە لە کاتی دانان واتە بەستینی ئاسان نییە. دووەم خاڵ بەسەر چووە بە بەراورد بە جۆرەکانی دیکە وەکو کۆنێکتەرەکەی دیکەش FC ئەویش کۆنا بەکارنایە بەسەرچووە وەکو وتمان لە هەموو شوێنەکان زیاتر کۆنێکتەری SC یاخود LC بەکاردێ. باشە بابینە سەر کۆنێکتەرەکەی دیکە کە پێی دەڵێن SC کۆنێکتەر زۆر گرنگە ئاگاداری ئەو کۆنێکتەرە بی چونکە زۆر بەکاردێ و هەروەها لە نێتوەرک پلسیش گرنگی بە SC و بە LC درراوە. کۆنێکتەری SC یان دەتوانین پێ بڵین ستاندارد کۆنێکتەر یاخود سبسکرایبەر کۆنێکتەر پەیوەستکەری فایبەر ئۆپتیکی چوارگۆشە، دانانی ئاسانە و پەیوەندیەکی جێگیر و خێرا دابین دەکات. ئەو خاڵە گرنگانەی سەبارەت بە SC کۆنێکتەر یەکەم پەیوەستکەرێکی شێوە چوارگۆشەیە بەکاردێ بۆ بەستینەوەی کێبڵەکانی فایبەر ئۆپتیک. دووەم بەشێکی تێدایە کە پێی دەوترێت فێرهۆڵ کە بە شێوەیەکی پارێزرا و ڕیشاڵەکان دەگرێت. سێەم دانان و لابردنی ئاسانە. چوارەم بە شێوەیەکی بەرفەراوان لە تۆڕەکانی ئینتەرنێت و تۆڕی ماڵەوە FTTH بەکاردێن. پێنجەم سوودی سەرەکیەکەی پەیوەندیەکی جێگیر و متمانە پێکراو بۆ دابین دەکات بە کەمترین لە دەستدانی سیگنال. ئەوە کۆنێکتەری SC بوو کە باسمان کرد زۆر گرنگە ئاگاداری بی. کۆنێکتەرێکی ئاسانە شێوازی چوارگۆشەیە، شێوازی دانانی بۆ ئامێرەکان بە شێوازی پاڵدان و دەرکردنە کەواتە ئاسانە بۆی کە تۆ بیخەیتە ناو ئامێرەکە و دەریکەی و بە دوو شێواز دێ واتە بە دوو ڕەنگی جیاواز دێ کۆنێکتەرەکە ڕەنگێکی شین و ڕەنگێکی سەوز. ڕەنگە سەوزەکە هەر پێی دەڵێن SC بەڵام لە شێوازی APC شینەکەش لە شێوازی UPC کەوانەی داهاتوو باسی جیاوازی APC و هەروەها UPC دەکەین. با ئێستا باسی ئەو کۆنێکتەرە بچووکانە بکەین کە پێیان دڵێن SFF واتە Small Form Factor Fiber Optic Connectors واتە ئەو کۆنێکتەرانە کە شێوازیان بچووکە. ئەمانە جۆرێکن لە پەیوەستکەری فایبەر ئۆپتیک کە ڕێگە بەدانانی ژمارەیەکی زیاتر دەدەن لە ڕیشاڵەکان لە هەمان شوێن بە بەراورد بە کۆنێکتەرە ستاندەردەکان. یعنی بۆ نمونە کاتێک تۆ کێبڵێکی زۆرت هەیە لە فایبەر ئۆپتیک دەتەوێت بیان بەستی بە پاچپەنەڵەکە. ئەو کاتەی کۆنێکتەرەکان قەبارەکانیان زۆر گرنگ دەبێت لای تۆ. ئەو کۆنێکتەرانەی کە باسمان کرد قەبارەکانیان گەورە بوو، حتا کۆنێکتەری SCش قەبارەکەی کەمێک گەورەیە. بۆیە
ئەو بەشەی کە ئێستا دەیخوێنین کە پێی دەڵێن SFF واتە ئەو کۆنێکتەرانە دەگرتەوە کە قەبارەیان بچووکە. ئەوەش هاوکاری دەکا کە کێبڵەکان شوێنێکی کەمتر بگرن. بابین باسی ئەو کۆنێکتەرە بکەین کە دەکەوێتە زمنی بابەتی SFF واتە کۆنێکتەرە بچووکەکان، ئەویش MTRG. کۆنێکتەری MTRG پەیوەستکەرێکی بچووکە کە دوو ڕیشاڵی بینایی تێدایە، یەکێکیان بۆ گواستنەوە و دانەیەکیشان بۆ وەرگرتن کە بە یەک کۆنێکتەر دەبەسترێتەوە. ینی تۆ یەک کۆنێکتەرت هەیە شوێنی دوو ڕیشاڵی فایبرۆپتیکی تێدایە. لە ئێستا زۆر بەدەگمەن ئەو کۆنێکتەرە بەکاردێ. زۆر جار لە هەموو شوێنەکان کۆنێکتەری LC یاخود SC بەکاردێ. کەواتە کۆنێکتەرێکی کۆنە، بەڵام تەنها بۆ زانیاری دەبێت بزانی کە MTRG کۆنێکتەرێکی قەبارە بچووکە. بابینە سەر کۆنێکتەرەکەی دیکە کە زۆر گرنگە ئاگاداری بی، ئەویش کۆنێکتەری LCە. چۆن ئێمە وتمان کە کۆنێکتەری SC گرنگە بەکاردێت تاکو ئێستا شێوازەکەی 4 گۆشەیە، و هەروەها کۆنێکتەری LC ئەویشیان زۆر گرنگە. کۆنێکتەری LC یەکەم جار لەلایەن کۆمپانیای لوسن تەکنەلۆجی پەرەی پێدرا، بۆیە پێی دەوترێت لوسنت کۆنێکتەر یاخود پێی دەڵێن لۆکل کۆنێکتەر، کە جۆرێکە لە پەیوەستکەری فایبەر ئۆپتیک. ئەویش کۆنێکتەرێکە کە بەکاردێ بۆ کێبڵی فایبەر ئۆپتیک. لە پەیوەستکەری SC بچووکترە. ئەو زانیاریە کە دەبێت ئاگاداری بی، کۆنێکتەری LC لە ڕووی قەبارەکەی کۆنێکتەرەکە لە SC بچووکترە، کە گوتمان SC زۆر گرنگە، ئەویش تاکو ئێستا بەکاردێ. بە شێوەیەکی باو لە تۆڕەکانی چڕی بەرزدا بەکاردێ، وەکو ناوەندی داتا یان سیستەمی پەیوەندیەکان. تەنها ئەوە نییە کە ئەو کۆنێکتەرە لەم دوو شوێنە بەکاردێ، بەڵکو لە زۆر شوێنی جیاوازیش ئەو کۆنێکتەرە بەکاردێ. کۆنێکتەرێکی قەبارە بچووکە، ئادای زۆر باشە، کواڵەتی باشە، ئاسانە بۆ بەستین و هەڵوەشاندنەوەی، بۆیە زۆر بەکاردێ. ئیمڕۆ کۆنێکتەری LC بە بەربڵاوترین گەینەردا دەنرێ لە تۆڕەکانی فایبەری مۆدێرن. سەیری ئەم وێنەیە بکەن کە جیاوازیە لە نێوان کۆنێکتەری SC کە گوتمان گرنگە و بەکاردێ، بەڵام قەبارەکەی کەمێک گەورەیە، و هەروەها کۆنێکتەری LC کە تازە باسمان. ئەوەی گرنگە کە دەبێت تۆ ئاگاداری بی، تەنها دوو کۆنێکتەرە LC و هەروەها SC بە باشی ئاگاداریە. ئێستا باسی کۆنێکتەری MPO دەکەین. MPO جۆرێکە لە پەیوەستکەری فایبەر ئۆپتیک، کۆنێکتەرێکە کە بەکاردێ بۆ بەستینەوەی چەندین فایبەر ئۆپتیک لێک کاتدا لە ناو یەک پەیوەستکردە. یعنی بۆ نمونە تۆ 20 کێبڵی فایبەر ئۆپتیکت هەیە، باشە، هەر هەمان کۆنێکتەرەکانیان بۆ نمونە LC یاخود ST. تۆ دەتەوێت ئەو 20 کێبڵ فایبەر ئۆپتیکە ببەستی بە یەک کۆنێکتەر. چارەسەرەکەت MPO کۆنێکتەرە. لە بڕی ئەوەی یەک پەیوەستکەر بۆ هەر ڕیشاڵی بینایی بەکاربیێنی، MPO بۆ نمونە 12/24 ڕیشاڵ کۆ دەکاتەوە بێ کۆنێکتەر. ئەمەش پرۆسەی پەیوەندیەکە خێراتر دەکە و ئاسانتری دەکە، بە تایبەتی لە ناوەندەکانی داتا یان لە تۆڕە خێرایەکان وەکو 40 گیگا یاخود 100 گیگا یاخود 400 گیگا. لە ناوەندەکانی داتا شوێن زۆر گرنگە. MPO یارمەتیدەرە بۆ ڕێخستنی ژمارەیەکی زۆر لە کێبڵەکان لە ناو شوێنێکی بچووکدا. ئەوە کۆنێکتەری MPOیە کە بە چەند ژمارەی جیاواز دێ، بۆ نمونە 8 فایبەرت هەیە کە شوێنی 8 کێبڵی فایبەر ئۆپتیکی لە ناوە، 12 فایبەر هەیە و هەروەها 24 فایبەریشت هەیە. کەمێکی دیکە باسی جیاوازی دەکەین لە نێوان MPO و MTP، بۆیە خۆی بە دوو ناو دێ، پێی دەڵێن MPO MTP. باشە، سندوقێکت هەیە کە پێی دەڵێن MPO کاسێت یاخود مۆدیۆل. لەو سندوقە لە پشتەوە کۆنێکتەری MPOی تێدایە، و لە پێشەوە تۆ هەموو کێبڵەکانی خۆت بەو سندوقە دەبەستیەوە. لە ناو پاچپەنەڵدا بەکاردێ بە زیاتر بۆ ڕێخستنی کێبڵەکان لە نێوان ئامێرەکاندا. وەکو وتمان کاتێک تۆ 20 کێبڵت دەبێ، باشە، 20 کێبڵی فایبەر ئۆپتیک دەتەوێت هەر هەمان بۆ نمونە ببەستی بە یەک کێبڵ، بۆیە ئەو کۆنێکتەرە بەکاردێنی کە پێی دەڵێن MPO. با ئێستا باسی جیاوازی بکەین لە نێوان کۆنێکتەری MPO و MTP. ڕاستە هەردووکیان هەمان کۆنێکتەرن، بەڵام جیاوازیەک هەیە دەبێت ئاگاداری بن، چکە لە زۆربەی شوێن لەوانەیە ببین کە نووسراوە MPO بەڵام لە تەنیشتی نووسراوە MTP. سەرەتا MPO لەلایەن گروپی ئێنتیتی ژاپۆنی پەرەی پێدرا و مۆڵەتی پێدرا، کەواتە سەرەتا MPO دروستکرا. باشە، بەڵام کاتێک MPO دروستکرا، کۆمپانیایەکانی دیکە دەیانتوانی پەرە بەو دیزاینەی MPO بدەن. بۆیە دواتر کۆمپانیای وەکو US کۆنێک دیزاینی MPOیان وەرگرت و باشتریان کرد.
بەڵام کاتێک باشتریان کرد کە دیزاینەکەیان گۆڕی بە ناوێکی دیکە هاتە بازار بە ناوی MTP. باشە کەواتە MPO مەڵتی فایبەر پوشۆن پێوەستکەری ستاندەرد، بەڵام MTP کە باشترە لە MPO کە پەرەی پێدرا بۆیە ناوەکەی بوو بە MTP واتە مەڵتی فایبەر تێرمینیشن پوشۆن. سەری ئەم وێنانە بکەن کە باسی جیاوازی کۆنێکتەری MPO MTP دەکەین. لە MPO کە تازە دروستکرا گایت پینەکەی ئەو پارچە ئاسنە بچووکەی کۆنێکتەرەکە شێوازەکەی زۆر تیژ بوو. باشە؟ بەڵام لە MTP کاتەک پەرەیان بە دیزاینەکەدا ئەو شێوازە تیژەیان گۆڕی بۆ شێوازێکی نەرمتر و باشتر. باشە بۆ دیزاینەکەیان گۆڕی چونکە لە شێوازە یەکەمەکە کۆنێکتەرە ستاندەردەکە MPO لە دوای چەندین جار کە ئەو کۆنێکتەرە بەکاردەهات شوێنی ئامێرەکە یاخود کۆنێکتەرەکەی گەورەتر دەکرد. بۆیە لە دەستدانی سیگنال لێرە دروست دەبوو. بەڵام لە MTP کە پەرەیان بە دیزاینەکەدا ئەم شێوازە تیژەی ئاسنەکەیان گۆڕی بۆ شێوازێکی نەرمتر تاکو لە دوای چەندین جار کە کۆنێکتەرەکە بەکاردێ ئادای سیگناڵەکە کەمتر نەبێتەوە. جیاوازی دووەم لە نێوان MPO و MTP لە MPO ئەو پارچە پیناکە وەکو دەیبینن لە پلاستیک دروست دەکرا. بەڵام لە MTP باشتریان کردیانە مادەیەکی کانزایی. ئەوەشیان وا دەکا کە کۆنێکتەرەکە تەمەنی زیاتر. جیاوازێکی دیکە لە نێوان MPO و MTP ئەوەیە کە MPO شێوازی سپرینگەکەی بازنەیە. ئەوەش لێرەوەی دەکرد کە شوێنی فایبەر ئۆپتیکەکە کە ڕووناکیەکەی تێدا تێپەڕ دەبێ لێرە شوێنەکەی زۆر تەسک دەبێت و هەروەها تۆ ڕووبەرێکی زۆر فراوانت هەیە لەسەرەوە کە پێویستت پێ نییە. بەڵام لە MTP چیان کرد شێوازی بازنەیەکەیان گۆڕی بۆ شێوازێکی هێلکەیی واتە سپرینگەکەیان گۆڕی کردیانە ئۆڤڵ سپرینگ شێوازێکی هێلکەیی تاکو شوێنی ڕووبەری فایبەر ئۆپتیکەکە فەرەوانتر بێ تاکو بە ئادایەکی باشتر کار بکە. هاوڕێن ئەوە هەم شتێک بوو سەبارەت بە جیاوازی MPO MTP نامانەوێت ئێمە بە ڕێژەیەکی زۆر ورد بڕۆینەنا ئەو بابەتە کەواتە بە کورتی MPO یەکەم دیزاین بوو یەکەم کۆنێکتەر بوو کە دروستکرا بەڵام MTP جۆرێکی باشتر کراوی کۆنێکتەری MPO. گەیشتنە کۆتایی ئەم وانەی داهاتوو باسی جیاوازی APC و UPC دەکەین کە زۆر گرنگە ئاگاداری بی سەبارەت بە کۆنێکتەرەکانی فایبەر ئۆپتیک. تا کوانەی داهاتوو یاسینتان لەگەڵ بوو هەر شاد بەختەوەربن خوداحافظ.